ئایا ئەزانی داهاتوی منداڵەکەت ساڵێک زووتر دەست پێ دەکات؟ ئێستا لە قوتابخانەکانی ئێمە لە تەمەنی 5 ساڵی قوتابی لە پۆلی یەک وەردەگیرێت. قوتابخانەکانی ئێمە چی پێشکەش دەکات؟ سیستەمی کامبریجی ئینگلیزی، پرۆگرامەکانی جۆڵی فۆنیک و ڕاستکیس، کتێبخانە دەرگایەک بۆ جیهانێکی نوێ و بە نەریتکردنی خوێندنەوە. بەشی تایبەتمان هەیە بە گەشە پێدانی مێشک و توانە هەزریەکان، ژووری یاریە ژیریەکان. لە تاقیگە زانستیەکانماندا قوتابیانمان بە شێوەیەکی کردداری فێر دەکرێت. پەروەردەیەکی تەندروست لە جەستەیەکی تەندروستدایە، بۆیە ئێمە لە ڕووبەرێکی فراوان و ژینگەیەکی شایستەدا گرنگی تەواو بەلایانی وەرزشی دەدەین. ڕۆژانە ژەمی خواردنی تەندروست پێشکەش دەکرێت. ئەگەر ئەتانەوێت منداڵەکانتان باشدار بن لە ئۆلیمپیاتە نێودەوڵەتیەکان و داهاتوویەکی باشتریان هەبێت، بفەرموون میوانمان بن.